ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ کاتی خۆی هەر کاتێک ئەسپ و ماین تووشی سکێشە بووایە، سکێشەیەکە بوو، نەخۆشیەکە بۆ ئەیدا لە ئەسپ و ماین، کاتێک ئەو نەخۆشیی تووشە بوو سکی ئەیدا بەژان، مەعیدە و هەموو شتێکی تێکە چوو، ئەیان برد بۆ لای قەبری جوولەکەکان و کافرەکان، خاوەنی ئەسپ و ماینەکانیانە برد، چونکە غەیری ئادەمیزاد هەموو گیان لەبەری گوێی لە عەزابی قەبرە. بەڵێ ئەسپەکان و ماینەکان کە سکیان ژان دەکا و تووشی نەخۆشی ناوسک بوونە، دەیان بردن بۆ لای گۆڕی جوولەکەکان و هەندێک لە کافر و بێدینەکان و بتپەرستەکان. ئەفەرمێ کاتێک کە ئەو ئەسپ و ماینانە ئازاریان هەیە، گویان لە سەوتی مردوەکان دەبوو، گویان لە عەزابی ناو قەبرەکان دەبوو، تووشی ئیسحال و سکچوون دەبوون و عەیبیان نەدەما، لە ترسا تووشی سکچوون دەبوون، کۆتایی بە نەخۆشیەکەیان دەهات و چاک دەبوونەوە، چونکە ئەوە عیلاج بوو، تاکە عیلاج بوو بۆ ئەو ئەسپەکان و ماینەکان. گویان لە عەزابی قەبر بێ لەناو گۆڕستانەکانی کافرەکان و بێدینەکان کە گویان لە عەزابەکە دەبوو، سکیان پاک دەبوو، کۆتایی پێدەهات و نەخۆشیەکە و ئەلەم و ئازارەکەیان نەدەما، چونکە ئەوان گویان لەو کەسانە بوو عەزاب ئەدرێن. کەواتە ئەگەدار بە ڕۆژێک دێت دەڕۆیتە ناو گۆڕێکەوە، ناو خۆڵێکەوە، خۆتی بۆ ئامادەکە.